کێشەی ماوەیە ئەمە 10 ساڵ پێشستاکە مانجی 6 2015 من عقدەکەم کردیە لێرە لە کۆمپانیای فلۆریاستی الان باش ئەو قەیرانی دارایی و بینە و بەردە و مەسەرەن بێ پارەیە ڕاوەستا بە کۆمپانیا تا بەو دوای ئەو کۆمپانیای هاتیە بە ناوی ساوس کوردستان گۆڕانکاری لەو خەریتێک ئێرەشی کردیا یعنی ئەو شوقانە ئەگە تەسویری بکەن ئەو شوقانە ئێرەوە هەموو زیاد کرایە لۆ ئەوەی ئەو کێشانەی لەگەر ئێمە عەلکەن هەتا ئێستا ئەوانە ئەو کێشانەیان عەل نەکردێ لەگەما الان ئەو دەستمان پێ دەکەن یەک دەرێ عایدی وی و یەک دەرێ عایدی و هەمووش هەموو عەقدی ڕسمیمان هەیە وەسڵ قەبزمان هەیە عقدمان هەیە قراری محکەمەمان هەیە هەموو شتێکمان هەیە وەڕێزت چەند شوقەت هەیە لێ یەک دانەمێن باشە یەک بێ لەم لێرە هەیە باشە بە چەند دەخەم لێ دەرێت چەند پارەت داوەت و من 23 دەفتەر و نیوم داوە باشە داواکاریتان چییە ڕووی داواکاریتان لە چیە داواکاریمان لە جەنابی سەرۆکی حکوومەتە بێ ئەمەوە دوو جارە خڕبینەوە هەمووی ئەوەی لێرەیە نیوەی قەردارە نیوەی کرێت ویتە کرێتی لەسەرەوەی بە بەهانەی و عالەمەی بێ بەڕاستی ینی بەوان عەلدی ئەمە هەر هانە لەوەی دەبین خۆمان عەل ناکەن هانە لەو لادەن تەنها بە جەنابی سەرۆکی حکوومەت عەل دەبین داواکارم لە جەنابیان بێ ئەو کێشەمە بۆ عەلکە بەڕاستی بێ ئەوەی لێرەیە قەردارە و کرێتی بەڕاستی